نووسەر و ڕاگەیاندن کار ئازاد سراوەیەکێکە لە کادرە چالاک و دیارەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان کە ئەزمموی 30 ساڵی لە بواری ڕاگەیاندندا هەیە جگە لە بواری ڕاگەیاندن نزیکەی 12 کتێب یاخود 12 بەرهەمی بڵاو کراوی هەیە. ئەمڕۆ قسە و باس ئەەکەین لەسەر کتێبی تۆماری سەروەری کە لە 8 بەرگی قەبارە گەورە پێکاتوە کە باز لە مێژووی هێزی پێشمەرگاوە هەروەها بەشێک لە دەستگا گرنگەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانەکات بە ئامادەبوونی بەڕێزیان کە لە ستۆدی کورسات مەگەزین میوانمانن. بەخێر هاتی کاک ئازاد، خێربەی سەرچاومان. ئەم کتێبە لە 8 بەرگی قەبارە گەورە پێک دێت. هەر 8 بەرگەکەی بە یەک جار بڵاو کرێتەوە؟ وا بڕیارە هەر 8 بەرگەکە بە یەک جار بڵاو کرێتەوە، یاگەر بە یەک جاریش بڵاو نەکرێتەوە بە دوو بەش 4 کتێب چاپ کرێ. بەڵام ئەوی کە گرنگە ئەوەیە کە 8 بەرگەکە بێکەوە بێ بۆ لەبەرەوەی ئەمانە یەک پاکێجن، هەمویان پەیوەندیان هەیە بە زنجیرێ ڕووداوی دوور و درێژی مێژوویی کە لە 1976 هەڵایسانی شۆڕشی نوێ بە ڕێبەرایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان دەست پێکە تا کاتە ڕاپەڕین و کۆڕە و شەڕی ئەزمر و داستانی گەورەی دیارە ئەزمر و کۆڕێ لێرەدا کۆتایی پێدێ. لەبەرەوە گرنگەوە بێکەوە چاپ بکرێ بۆ ئەوەی کە ئەو زنجیرێ بێکەوە ینی یەکتری تاواکەن لە یەکتری دابڕاو نین، هەمویان تێکڕا ئەو مێژووە جێڕنەوە. بەڵێ بێگومان ئەمە چالاکی تایە، داستانەکانی تایە، با بڵین شۆڕشەکانی تایە، بەڵام زۆرتر با بڵین تەرکیزەکە لەسەر چ لایەنە؟ تەرکیزەکە لەسەر هێزی پێشمەرگەیە. تۆ دیقەت بە لە حوزەیرانی 76 شۆڕش هەڵی گیرسێتەوە دیارە ساڵێک پێشتر ساڵی 75 یەکێتی نیشتیمانی کوردستان و کۆڕەخراوێکی نیمچەبەرە خۆی ڕاگەێنێ، بەڵام لە ساڵی 76 بزوتنەوەی چەکداری دیارە خەباتی چەکداری و پارتیزانی دەست پێکاتەوە. لێرەوە ئەمە زنجیرەیە قۆناغی گرنگ و بێکەوە بەسراون تا ئاگاتە ڕاپەڕین. ساڵی 76 لە تێکڕای ناوچەکانی کوردستان لە بادینان، لە شارباژێر، لە پێنجێن، لە سنووری باڵەکایەتی و دەشتی هەولێر و شەمامک، لە گەرمیان و قوڵایی گەرمیان تا لێوارەکانی خانەقین و لە کەرکووک لە تێکڕای ئەو ناوچانە مەفرەزەی پارتیزانی دروست بنەوە. ئەمانە مەفرەزەیەک و دوان و سیان و دە و بیست نین، زنجیرەیە مەفرەزەی زۆرن، ڕەنگە ئەکرێ بڵێن لە 76 تاکو 78 کە هەرێمەکان دروست دەبن زیاد لە 100 بۆ 200 مەفرەزە دێن و ئەڕۆن و دروست دەبن و پێک دێن چالاکیەکەن. ئەمە بەشێکە لە ئەو ڕووداوانە. دوایەوە هەرێمەکان دروست دەبن، هەرێمەکان 14 بۆ 13 هەرێم جگە لە کۆمەڵی قووەت و هێزی جیاواز تاکو ساڵی 1982 بەردەوامە بن. ئەو هەرێمانە لە 78 بۆ 82 بە بەردەوام لە چالاکیدان لە جوڵەدان ئەو چەند ساڵانە پڕە لە ڕووداوی هەمە جۆر، پڕە لە داستانی گەورە، پڕە لە سەنگەر و شەهید بوون، پڕە لە بردومان و دواتر ئەو هێز و ئەو چالاکی و ئەو سەرکردانی هەموو ئەو هێز و مەفرەزە و هەرێم و دواتر کەرت و تیپ و دەستە تایبەتانی کە هەبوون لە شۆڕشە هەمومان نووسیوەتەوە. ینی ناڵم ڕەنگە لە 1000 دانەیەک بیرچوو بێ، ئەویش بیرچوون نییە. تۆ ئەو زەمەنە 17 ساڵ شۆڕش بووە، دوایەوە تا کۆگاتە ئێستا تقریبەنەوە 40 ساڵی دامەزرانی یەکێتیە. وەنیە تۆ سەرج بدە لەو زەمەنە دوور و درێژە زۆر شت ئەرشیف نەکراوە بۆ لەبەروی دۆخی شۆڕش وا بۆ بەردەوام لە گواستنەوە و لە بردومانی فڕۆکە و چیمیایی و پەلاماری هێزەکانی حکوومەتی عێراقی، حکوومەتی بەعز بۆ سەر سەنگەرەکانی پێشمەرگە لەمانەیە زۆر لە ئەرشیفەکان فەوتاون، ینی تۆمارەکان زۆر کەمی ماون، بە تایبەتی تۆماری ئیزگەی گەلی کوردستان لە چاو ئەو ساڵانەی تەمەنی لە بواری ڕاگەیاندندا زنجیرێکی زۆر کەمی ماوە کە ڕەنگە 400-500 کاسێتێک بێویش لای منە بەشێکی. لەبەرەوە کۆکردنەوەی ئەوانە زۆر زەحمەتە. تو ئەگەڕێتەوە بۆ 40 ساڵ 45 ساڵ لەوە پێش بەشێک لەو تێکۆشەرانە شەهید بوون، بەشێکیان مردوون، بەشێکیان لە تەمەندان و نەخۆشی بڕستی لێبڕیون و بیرەوەریان یا زاکیریان یارمەتیان نادا کە هەموو ئەو تۆمارانە خۆی بجێڕنەوە. لەبەرەوەگە کۆمەڵێشتی زۆر کەم بیرچوو بێ ئەمە، بەڵام بەگشتی ئێمە توانین بڵێن لە 95 بۆ لە 98 تێکڕای داستانەکانی شۆڕشی نێومان نووسیوەتەوە لە 76 بۆ 91 هەمووی ئەرشیف کراوە، هەمووی لەو کتێبانە هەیە. دیارە ئەو زنجیرە کتێبە ئەو 8 بەرگە زیاد ڕەنگە لە 5000 لاپەڕە دەبچێ بە وێنە و بە دوکۆمنت و بە هەموو ئەو نامانی کە لە سەردەمی شاخ لای خەڵک پارێزرا و ئێمە وەرمانگرتوونەوە.
دیارترین سەرچاوە یاخود گرنگترینیان ئەو سەرچاوانەی کە تۆ پشتت پێوەستە بوون؟ سەرچاوەکان من جارە گرنگ ئەوە بڵم ئەم پرۆژەیە پرۆژەیەکی گەورەیە، پرۆژەی دیارە من بۆ بۆردی ئەرشیف و مێژووی یەکێتی سەر بە مەکتەبی بیر و گەشە پێدانی وشاری یەکێتی نیشتیمانی ئەنووسمیانی ئەو بۆردەوە مەکتەبەکە بەگشتی هەمووی تەبەنی ئەم پرۆژەیەکەن. سەرچاوەکان بەشێکی تۆمارە دەنگیەکانن، ئەو تۆمارە دەنگیانەی چالاکیەکان کە ماون نزیک بە 500 کاسێتە لای منە مکات خۆی لە کەرەنتینەکە فرسەتم هێنا ئەوانم هەموو تەفریق کرد نووسیەوە. بەشێکی تر لە سەرچاوەکان بروسکەکانن، ینی نزیک بە 200 لاپەڕە بروسکەی شاخم دەستکەوتووە. بروسکەی تیپەکان دیارە باجیای بکەمەوە ئەو ساڵانی پێشوو زنجیرەیەک بروسکەی سەرکردەکان بڵاوکرایەوە، بروسکەی هەواڵمان جەلال کاکنە شوروان و کاکەکانی تر کە بروسکایان گۆڕیوەتەوە یان لە جیهازی مەرکەزی ماوە. ئەوەی کە من دەسم کەوتووە بروسکەی تیپەکانە، مەسەلەن تیپی 50 تیپی خاڵخاڵان، تیپی شارباژێر، تیپی باڵک یا تیپی هەولێر، ئەمانە چالاکیەکەن کە چالاکیەکەن بە بروسکە داوێنە بە مەڵبەند یا بە ئێزگا. ئەو بروسکانە نووسراونەوە ئاماژەی پێکراوە جارێکەکانە بروسکەکان وە ڕێبازی نوێ نزیک بە 40 ژمارەی ڕێبازی نوێ دیارە لە ئەرشیفی بۆردی ئەرشیف و مێژوو بوو کە لێم وەرگرتوون. ئەوە لەگەڵ بروسکەکان لەگەڵ کاسێتەکان و لەگەڵ زنجیرێ مەقابلەی زۆر و درێژ ئەکرێ بڵێم نزیک بە 1000 چاوپێکوتمان کردووە لە تێکڕای ناوچەکانی کوردستان. من لە هەولێر تاکو دەشتی شەمامک ڕۆشتوم بۆ چاوپێکوت، تاکو لای مامۆستا سەیفەدین کە لە ناوچەی شەمامکە، لە شارباژێر لە باڵەکایەتی تاکو بنارەکانی قەندیل ڕۆشتوم، لە تێکڕای ناوچەکان تا قوڵایی گەربیان مەسەلەن قوڵایی کەرکووک و ناوچەکانی کەرکووک. لە تێکڕای ئەو ناوچانە بەشی زۆر لە فەرماندە و لە پێشمەرگە و ئەوانەی شایەت حاڵی ڕووداوەکان بوون بینیومانین کە ئەکرێ بڵێن نزیک بە 1000 چاوپێکەوتنەکە. 1000 چاوپێکەوتن زۆرە. فەرماندە هەیە 4 کاتژمێر چاوپێکەوتنی لەگەڵا کراوە، بۆ نمونە کاک عەبدوڵڵا کاک جەمالی حەمی خواگەرەم 4 کاتژمێر چاوپێکەوتنمان لەگەڵا کردووە. جا ئەمانە بەشێکی 2 کاتژمێرە، بەشێکی کاتژمێرە، بەشێکی زیاترە کەمترە. تێکڕای ئەمانە بووەتە هەوێنی ئەوەی کە ئەم زنجیرە کتێبەیت لێ بەرهەمێت. زنجیرەکان وەکو با بڵێن سیلسیلە ڕووداوەکان بە دواییەکە ئەگەڕێنەوە بەپێی زەمنە. لە نێو تێکڕای ڕووداوەکاندا ژمارەیەک مەلەفمان دروست کردووە. مەلەف دۆسیە بەمانای چی؟ مەسەلەن تۆ ئەگەر شەڕی قەیوان ماوەد وەرگری 3 مانگە، ئەم 3 مانگ شەڕە 20 بۆ 30 بەشداری تیا کردووە. یعنی من نەهاتوین لە هەر 30 تیپەکایە 30 جارباسی قەیوان ماوەت بکەین. قەیوان ماوەتمان کردووە بە مەلەفێ، هەر 3 مانگەکە بەیەکەوە لە مەلەفێکا جێمان کردوەوە. داسانی ڕزگاری بە هەمان شێوە، ڕاپەڕینی شار و شارۆچکەکانی کوردستان ساڵی 82 بە هەمان شێوە، هێزی پشتیوان بە هەمان شێوە، چیمیابارانی کوردستان بە هەمان شێوە، ئاژبوونەوەی گشتی بۆ خۆی لەگەڵ دروستکردنی بەرەی کوردستانی مەلەفێکە بە هەمان شێوە. کۆمەڵە مەلەفی ترە و هەندێ بەرگیشمان جیا کردوێتەوە. مەسەلەن ئەمفال بۆ خۆی بەرگێکە، ئەمفال و بەرگری، ینی مقاومە لە ئەمفالی یەکەوە تاکو وەگاتە ئەمفالی 8 بادینانی، ئەمفالی 5 و 6 و 7 کە بەیەکەوە زۆرترین مقاومەی تیا کراوە. ئەمە بۆ خۆی کتێبێکە. پارتیزانەکان لە دوای ئەمفال کە ئەمێننەوە بۆ خۆی کتێبێکە. بەو شێوەیەدا بەشمان کردو. بەرگی یەکەمی تایبەتە بە مەفرەزە سەرەتاییەکان و هەرێمەکان تاکو وەگاتە ساڵی 82. 3 بەرگیشی تایبەتە بە تیپەکان، 2 بەرگیشی تایبەتە بۆ مەلەفانەی کە لە کۆی ئەو چالاکی تیپەکان، چالەکە هاوبەشەکان یا چالاکی دوور و درێژەکان کە کردوبانەتە مەلەفێ پێگاتوە. مەسەلەن لەسەر ئیزگە مەلەفێکمان کردووە، لەسەر بەشی زۆر لەو ڕووداوانە نووسیمانە و ئەکرێ بڵین لە 1995 تێکڕای ڕووداوەکانی کوردستانمان نووسیتەوە بە وردی و بە دەقیقی و هەنگاو بە هەنگاو چرکە بە چرکە. زۆر باشە. ئەمە بەرهەمی کارکردنی چەند ساڵە، چونکە بێگومان ئەمە کاتێکی جار زۆری ئەوێ. من ئەمەوە بڵێم من 3 ساڵە لە بۆردەکە ئیژەکە خەریکی ئەمیشەم، باشە خەریکی نووسینەوەی ئەو مێژووەم. بەڵام پێشتر لە ساڵی 2016 هێلانی هەڵۆکانم چاپ کرد بۆ کۆمەڵی پێشمەرگە دێرینەکان لەقی شارباژێر دوکات. دواتر خاتپۆشەکانم چاپ کرد، تایبەت بوو بە تیپی 30 و بەشێک لە هەرێمی 3. دوای ئەوە دوای خاتپۆشەکان ڕۆژمێری ڕاپەڕین کە 200 لاپەڕە بوو ئەومان چاپ کرد، سیدێکیشی لەگەڵا بڵاو بووە. دوایەوە وناوەکانی شۆڕشمان چاپ کرد. دوایەوە دەستم کرد بە ئەم پرۆژەیە کە تبیرم لەوە کردەوە ئێمە بەشێکی باش نووسیوە بۆچی تێکڕای هێزی پێشمەرگە نووسینەوە، بەڵام بەڕاستی ئەوە ئیمکاناتی ئێویز و
دعمی مادی و ئەوانەی زۆر ئەویست بوو ئەوە من خاتو خەمینە لێ پرسراوی بۆردی ئەرشیف و مێژوو قسەی لەگەڵا کردم دانیشتێکمان کرد تێک ڕای ئەوانەی کە کردبوومان و ئەوانەشی خۆم بۆ کوتیم لە کەرنتینە بەشێکی باشم نووسیبەوە تێک ڕای ئەمانە کردمان بە پرۆژەی بۆردی ئەرشیف و مێژوو و ئەوان تەبەنیان کرد ئەوان خەرجیان کێشاوە تاکو ئێستا چکا من هەرم و کوردستان گەڕاوم ینی تێکڕای ناوچەکانی کوردستان چوم جگە لە بادینان و ئەوانەی بادینانیش مەقابلە بکردوم بەڵام لێرە لە سلێمانی بینی من نەچوومە ناوچەکان ئەمە هەمووی ڕاستی کولفەیە هەمووی یەک بەیەک هەنگاو بە هەنگاو ئاماژەمان پێ کردووە ئەنی کەواتە ئەکرێ بڵێن لە 2016 ئێمە سەرەتاکەی دەستی پێ کردووە بەڵام دواتر لە 2020 بەدواوە تا کۆگاتێ 23 بۆردی ئەرشیف و مێژوو بۆتە خاوەنی ئەم پرۆژەیە و دیارە مەکتەبی بیر و گەشە پێدانی بۆ شاریش تاکو گەشتۆتە ئەوێوانێ کە بڵێن هیمەتەکە پشتیوانێکی ئەوان بۆ چکە بڕاستی ئەمە کولفەیە بێ تۆ هەموو کوردستان بگەڕێ بەس بانزین سەرف کە بزانە چی دەوێت 3 ساڵ ستافێکی گەورە بەرهەمەکە ئێستا بەرەو چاپبوون هەنگاوەنێ بەڵام دیارە ئەم زنجیرە کتێبە چکە بە ناوی وەیەکێتی نیشتیمانی کوردستان تەبەنیەکا و بە ناوی مەکتەبی بیر و شیاری و بۆردی ئەرشیف و مێژوو بڵاوە بێتەوە لیژنەی هەیە لیژنەی هەڵسەنگاندن هەیە لیژنەکە سیرەکە سیرکردن بۆ ئەوەی ڕەنگە من لە ڕووی مێژوویەوە هەڵەیەکەم کردوێ ڕەنگە زۆر جار هەندێک بابەت ئاماژە پێدرابێت پێویست نەکا یا کێشەی کۆمەڵایەتی لێ بکەوێتەوە زۆر جار ئاماژە بە فڵان کوژرا و فڵان ئەوەی کرد بەڵێ هەنێ ئیزافە هەبێ ئەم لیژنەیە کە لە بۆردی توێژینەوە و ڕووناکبیریە کاک عادل عەلی مەسئولێتی و سەرۆکی لیژنەکەشە ئەوان دێن کتێبەکانە بینن سەرنجی خۆیانە بینین تا ئێستا 5 بەرگیمان لە لیژنەکەیە دوانی گەڕاوەتەوە سیانیشی لەگەڵ کاک عادلە قسەم کردووە ڕەنگە 2 بەیانی 3 بەیانی ئەوەش وەرگرینەوە 3 بەرگ لای ئێمە ئەبینێ ئەویش تەسلیمەکەین دوایەوە ڕاتە دیزاین ئەکەوێتە سەر چاپەکەش ئەواتر بۆرتەیە و مەکتەبی بیر و شیاری هەیە ئەوان ئەرکیەوە ئەگرنە ئەسۆ زوو چاپیەکەن بەڵام بە هەموو ئەوەی کە قسەمان کردو ئەبێ لەم ساڵە هەر هەمووی چاپ کرێ کاک ئازاد تۆ خۆت یەکێکیت لەو ڕاگەیاندن کارانەی کە ئەزمونێکی گەورەت لە بواری ڕاگەیاندنا هەیە ئەمە چەندێک با بڵێن یارمەتی تۆیدا یان با بڵێن ئەوە زۆر گرنگە بیرە تێنامەوە ینی بۆی غەدر لە خۆشم نەکەم من 20 ساڵ لە ئیزگەی گەلی کوردستان بوو زنجیرێ بەرنامەی زۆرم هەبووە لەو زەمانەیە ینی بە ئەرشیڤ لای خۆم هەیە ڕەنگە نزیک یا زیاتر لە 10,000 بەرنامەی ڕادیۆیم پێشکەش کردووە لەو 20 ساڵەیە یەکێ لە بەرنامەکان کە لەو 20 ساڵەیە بەردەوام بوو کاروانی سەروەری بوو کاروانی سەروەری ژیاننامەی شەهیدان بوو بەشێکی بەڵام بەشەکەی تری چاوپێکەوتن بوو لەگەڵ ئەو پێشمەرگانی کەماون لە ژیاندا وەلەو داستانە نایە بەشداریان کردو یا باسی یەکێک لە شەهیدەکانیان کرد لە 20 ساڵە زنجیرێک چاوپێکەوتنی زۆرم کرد بی ئەوەی من بیرم لەوە کرد بێتەوە ئەمە لە داهاتوو یارمەتی دەرەبێ بۆ ئەوەی کە بێتە کتێب دیار ئەوانەشمان جاری کتێب بەکارهێناوەتەوە ژنە من زنجیرێ چاوپێکەوتنم کردووە لەم کتێبانەیە بەکارم هێناوەتەوە ئەوانی کە قسەیان بۆ کردم زۆریان لە ژیاندا نەماون لەبەر ئەو بەرنامەیە بە تاکید زۆر ئیسفادەم لێ کردووە لەناو ئەم بەرگانەدا زیاتر با بڵێن تەرکیزەکە لەسەر ئاماژەکردنە بە ڕووداوەکان و شوێنی ڕووداوەکان و کەسایەتیەکان یاخود بەو چیرۆکانەشی کە لە ناو ڕووداوەکاندا بەشێکی زۆر لەو چیرۆکانە لە ئەمفالە چیرۆکی زۆر حەزینەیە ڕەنگە ئێستا دەرفەتیەوە نەبێ منیش زیاتر ئەمەوێ چیرۆکی زۆر حەزین هەیە ینی کەڵکی کانی تووە کەڵکی خۆرخۆڕە هەیە لە سنووری ئەمفال یەکە لای گەورە قەڵا و شارستێن و ئەو ناوچانەیە ئەنی لەوێ ئێوارەیەک هێزی پێشمەرگە پاشەکشا کە پەڕینەوەیە پەڕینەوەی تەموموش پێ بێت دیارە مانگی یەک لە مانگی دوو لە ئەمفالی یەکە وەرزی سەرما و سۆڵە و بەفر و ئەوانەیە و ناوچانەش بەفرگیرن بەفری زۆریان لێ بارێک کوێستانی سەختن ینی بێ ئامانن لە سەرما و سۆڵەیە هەر بۆ خۆیەوە زنجیرە دیمەنی تایە کە خەڵکی ئاپەڕێتەوە بەشێکی زۆری ڕەقە بێتەوە مەسەلەن دایک ئەڕوا بە ڕێگایە مناڵەکە لەسەر باوەشێتی سیرەکە ڕوحیتیانەمەوە لەسەر بەفرەکەدایە ئەنێ بەفردایە پۆشێ یان ئێوارەیە خەڵک ئەپەڕێتەوە هەموو لەشان تەڕ بۆ لەبەر باران و بەفر مرۆڤ کە جلی لە بەراب و باران لیدا بە تایبەتی پاڵتۆ لە زستانە قورسە بێت هێواش ئەو خەڵکە هەرێکە مثلەن پاڵتۆکە یا چاکەتەکەی دانی و فرێدا تەمومژە بەیانی کە مثلەن ئەو تەمومژە نابێنێ ڕۆژ هەڵدێ یا تۆزێ دنیا ڕووناگە بێتەوە سێری ئەو دیمەنەکەی پڕە لە ڕەنگی سەوز و سوور و زەرد و قاوەیی کەمە بۆ خۆی
هەرێکە پارچەیە جلی فرێداوە هەرێکەش لە ڕەنگێکە یان دایان مناڵ لەو شاخانە هەڵدێراون کە هەڵدێراون کە سوکاریان نایانتوانیەوە بپڕژێنە سەریان بگەڕێنەوە بەیانی کە هەڵەسن مناڵێکە بربووتەوە بەڵام لەگەڵ خۆیان بارستایی بەردێکی گەورە ئەستور بۆ هەر ڕۆشتەوە بەفریتی هاڵاوە ڕۆشتەوە بەفریتی هاڵاوە بەفرە سار دەشەوە ئەبێتە سەهۆڵ ینی لاشە و ئەوەی کوژراوەکەش یا مردوەکەش دیار نامێنێت لەوێدا بخۆی دیمەنی درامین ینی ڕەنجا دەیان ڕەنگە بڵم سەدان دیمەنی وا هەیە لە ئەمفالە کە هەمووی کەرەسەیە بۆی تۆ بکیتە فیلم یا بکیتە دیمەنێک یا چوزانم خۆ میلەتان هەر ئەوەندایان هەیە گەورەیان کردووە و لە هۆلیوود و لە کۆمەڵە شوێنی تر فیلمی گەورەی لەسەر بەرهەم دێن ئەو کارەساتی بەسەر ئینسانی کورد و میلەتی ئەمەدا هاتووە بە تایبەتی لە ئەمفال و لە چیمە باران و لە ئەوانە زۆر کەمن ینی تۆ دیقەدەی لە عەنەب لە چیمە بارانی هەڵبجە دایکێک کە چیمە بارانە بێ بەپەلا ڕاتە ژوورەوە مناڵەکەی هەڵگرێ لە پەرۆشیا کە ئەگاتە دەرەوەی عەنەب باشە ئەبینە سێرەکە سەرینێکی هێناوە مناڵەکەی نییە ینی سەدان دیمەنی لەو بابەتە هەیە مرۆڤ ناخەژێنن مرۆڤ تووشی حاڵەتێکەکەن ینی سەد هێندە کوردبوونت لا پیرۆستر و گەورەترەکەن ینی ناکرێت تۆ دوژمنانی تۆ بە درێژایی ئەو مێژوو ئەمایان بەسەر هێنابی تۆ کورد نەبیت و یا کوردبوون هێندەی تر ئەم هەموو کارەساتانە نەبنە ڕقی پیرۆز لای تۆ چکە زۆر گرنگە ڕقی پیرۆز جیا لە ڕقی تر ڕقی پیرۆز سوور دەکات لەسەر بەدیهێنانی ئامانجەکانت وە درێژەدان بە خەباتی هەر هۆکارەکەش ئەوەیە کە دوو بەرگ لەو هەشت بەرگە تایبەت کراوە بە ئەنفال و بەرگێک تایبەتە بە ئەنفال بەرگێک تایبەتە بە پارتیزانەکان ئەوەی پارتیزانەکانیش پڕن لە چیرۆک تۆ سەری دیمەنی ڕمانی ئەشکەوتی داری خلە بکە حوتەش پێشمەرگە مەلا ئەحمەدی گەرمیان و پۆلی پێشمەرگە ئەبن بەژێر ئەشکەوتەکەوە چ کارەساتێکە مەسەلەن سید محەممەد و هاوڕەیەکی دێنە دەرەوە بە بیانووی ئەوەی بچەند جیهاز بکەن سەرە جیهازە ئەبان دێنە دەرەوەستن سەر شاخێک و جویان لە ڕمانێکە بێ ئەم ڕمانە دێنە دەرەوە هاوڕەکانن 2 دقە 3 دقە 5 دقە لەوە پێش بەیەکەوە دانیشون نامخۆن دوای ڕاپەڕین کە ئەو گۆڕانەیان دەرهێناوە پارچەیە کاغەز هەیە ئەڵێ سەعات 5 و 40 دقە فاسۆلێمان هەبوو خوارمان 2 دقە دوایەوە وشکەوتە ئەڕمێ و هەموو ئەوانە ئیتر ئەبنە مێژوو ئەبنە ڕابردوو لەبەرەوە سەدان چیرۆک و داستان و سەدان بیرەوەری تاڵ و شیرین لەو مێژوویەدا هەیە بۆ هیوایی توانی بێتمان شتێ بکەین مێ لەرە سپاسی تایپێستەکانی شکەم ئەوان ئەو هەموو بەرهەم ئەوان تایپیان کردووە خاتو ئاشنا دلێر خاتو نیگا سالار خاتو مەستان بورهان خانمەیتر خانمێکی تریشەوە لەو کاتەوە پرۆڤاکە من ناوەکەیم بیر نەچێتەوە خاتوو هانا یاسین ئەو 4 خانمە بە تایبەتی زۆر زەحمەتیان کێشاوە لەگەڵ ئیشەکە بە بەردەوام لەسەر کۆمپیوتەر بووم بۆ تایپکردن و ڕێخستنەوەی بۆ هیوای توانی بێتمان خزمەتێ بە هەموو تێکۆشارانە بکەین کە تاکوێ سا و ناویان نایە بەداخەوە هەموو هاوڕێیانەی یا بە ڕێزانەی کە بیرەوەرەکانیان نووسنەوە بەشی زۆری ئەو بیرەوەرانە بخەندەوە هەرڵێن من کەس ناڵێ ئەویتر ناڵێ هاوڕێکم هاوسەنگەرەکەم کەمترین ناوی ئەوانە هاتوو ئێمە هاتوین لەسەر ئەوانە ئیشمان کردووە کە داینەمۆ و هەڵسوڕێنەری شۆڕش بوون یا بە جۆرە لە جۆرەکان ئەوانە مێژووی ڕاستەقینەی شۆڕشی نوێن لە ماوەی 76 بوونەوە توێ دەستەکانتان خۆش بێ بە هیوای سەرکەوتن و بەرهەمی زیاتر زۆر بەڕێز ئازاد سەراوی نووسەر و ڕاگەیاندنکار سوپاس دەکەم.